ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم حەزمان کرد لە سەرەتای ئەم مانگە پیرۆزەیە بۆ دەست پێ بکەین کە ئێمە لە مانگێکی گەورەیین و لەم مانگەیە ڕۆژوو نوێژ پێکەوە گرێ ئەدرێن، بۆیە بە زەڕورمان زانی باسێکی نوێژ بکەین. داوای لێبوردنیشم نەکردن هەر لە بیدایەتەوە کە لەوە ئەچێ نوێژکم لای نەخۆشەکان بێ یان لای عەمەلیاتەکان بێ، بە بۆنەی کە ئێستا عەمەلیاتم کردوون و بەجێم هێشتوون و هاتووم بۆ ئێرە. ئەوەی حەزم کرد لێرە عەرزتانی کەم ئەوەیە کە خوای گەورە فەرمێ وەستەعینوا بالصەبر والصەلاة، یعنی پەنا بگرن بەچی؟ بە نوێژ و بۆ وإنها لكبيرة إلا على الخاشعين، يعني ئەگەر کەسێک هین بێ یعنی گەورەیە ئەگەر کەسێک ترسی نەبێ و لە خوای گەورە نەترسێ. یان خوای گەورە فەرمێ لە شوێنێکی ترا فەرمێ ئەلەم یعنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق. پێغەمبەری خوا سەڵ لە باسی نوێژە فەرمێ الصلاة نور والصدقة برهان چی؟ بەڵێ تقریبا يعني گرنگ ئەوەیە بە مجمەلی من حەزم کرد ئەوەتان عەرز کەم کە نوێژ شتێکی گەورەیە، بەڕاستی نوێژ شتێکی ضرورە ئینسان بیکە، ئینسان بیزانێ، ئەبێت یعنی ئینسان نوێژەکانی بکا لە کاتی خۆیان بیکا، بێ مناڵەکانمان فێرکەین نوێژەکان بکەن. بۆ بەرن تخوا ئەلو ئێستا لە محازەرەیان دوای نەخۆشەکان باشن؟ هینیان نییە؟ نزیفیان نییە؟ باشن؟ نانەخوا؟ لە باشی سەلام عەلیکم. بەڵێ خۆشەویستانم، من ناتوانم زۆر لە خزمەتتانە بمێنمەوە، تەنها حەزم کرد وەکۆڵێ ئەو پەیامە بگەیەنین لەم مانگەیە کە نوێژ یعنی ئەویش وەکو جۆرێک لە ضرورەت وایە کە ئینسان ئاگای لێ بێ و دەست بە نوێژەکانیەوە بیگرێ و بەتایبەتی ئینشاڵڵا تەراویح و ئەو شتانە دایمە پێیەکتان لە مزگەوت بێ، پێیەکتان لە ماڵەوە، بەتابی لەم مانگە پیرۆزەیە. جاگەر خۆشکە برایەکیش پرسیارێکی هەبێ لە خزمەتیانەی من لەوە ناچێ بتوانم زۆر چکە بەڕاستی ئیشی گرنگم هەیە و مواعیدی مهمیشم بەجێ هێشتووە، لەبەرەوە حەزم کرد وەکۆڵێ چەند کەلیمەیەکتان عەرز کەم ئەگەر پرسیارێک شتێکتان هەبێ لە خزمەتتانە. السلام عليكم ورحمة الله وبركاته. بوشوشي برامو كاكا بوشوشي دانش سلام دانش نبي فرمس من قسەیەکی وام نییە، بەس ئەو خەڵکی هاتوونە ئیسامیەکی خۆم لەگەڵ برادرانەیە داوامان هەبووە، داواکەمان بە پەرەجێش و حەزمان کرد بینە خزمەتت چۆ لە چەند و تێک بێنین. مای ڕەمەزانیشە عادەتەن کە ئەم خەڵکە کۆوتەوە ئەبوایە بابەتێکت یعنی بە تێرتەسەری بابەتێک لێران باز بکردایە. ئیتر کە ئەڵێ دڵم لای نەخۆشەکانە و عەزر هەیە مەزەرگە وڵەکەی خەزار یان ئەبێ دەرفەتی تر بڕەخسێنەوە بۆ جارێکی تر بیشەڵا. ناوچی بوو؟ سیروان. کاکسیوان دانش قسەکەی کاکسیوان لەسەر سەرم. من دڵنیام ئێستا هەمووتان کۆمەڵێک خەفەت و گلەی و ناڕەحەتیتان لە مێشکایە. باشە ئەگەر تۆ دڵی لای ئێمە نییە بۆ هاتوویت، چێ باین کردویت، چێ بە زۆر هێناوێتی، عەمەلیات دەکرا ڕۆژێکی تر وایە، پاشان هاتوویت دوو ئایەت و دوو حەدیسە خوێنیتەوە ئەڕۆیت. ئەزانم چی بۆ خۆشەویستەکەم ئەم سیناریۆیە کە ئێستا پیشانمدان ئەوە ئەو سیناریۆیە کە هەموو ڕۆژێ ئێمە 5 جار لە نوێژە لەگەڵ خوای گەورەیە دووپاتێکینەوە. 5 جار ئاوا نوێژەکەین.
آية حديث الله أكبر الحمد لله رب العالمين الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين سبحان ربي الأعلى سبحان ربي العظيم الله السلام عليكم ورحمة الله السلام عليكم. من حەزم کرد ئەم سیناریۆیەتان وەکو خۆی تێبگەێنم بزانن چەند ناڕەحەتە کە من لە خزمەتی ئەم دەم و چاوە جوانانەیان بێسەر لەگەڵیانە دانیشتم دڵم لە شوێنێکی ترە ئاگام لە شوێنێکی ترە هیچم بەو خەڵکە حازر نییە نازانم چی پێ ئەڵێن نازانم چی بۆ باسەکەم بەداخەوە ئێمە ئاوا لەگەڵ خوای گەورەیە هەموو ڕۆژێ نوێژەکەین هەموو ڕۆژێ عیبادەتەکەین بە حساب ئەچینە ناو نوێژەکانەوە ئەچینە ناو قوڵایی نوێژەکانمانەوە ئاگامە لە نوێژەکانمان نییە باسی چی ئەەکەین ئەڵێن چی بەرامبەر چێ وەستاویت خالقی ئەرز و ئاسمان بەرامبەرتە ئێمەدا ئەنیشین الله ئەکبەر وجهت وجهي ئەسد خۆ نوێژ تەواو بوو سەلام بەدەینەوە ئەنجا بیری نوێژمانەکەوێتەوە کە ئێمە لە نوێژا بووین بەڕاستی خۆشەویستەکەم ئەمەی ئێمە ئەیکەی نوێژ نییە من حەزم کرد ئەم پەیامم بگات بە ئێوە چۆن کاکسیروان فەرمووی نەهاتی تایە ئەمە قسەی نیە تۆ ئەیکەیت ئەمەی ئێمەش ئەیڵێن لەگەڵ خوایە نوێژ نییە ناوی هەر شتێکی تری لێنی لی بنێ بەس بەخوا ئەمە نوێژ نییە سەڵات سیلەیە لە بینی تۆ خوایە خوای گەورە دەرگایەکی لێ کردوویتەوە هەموو ڕۆژە پێی بگەیت هەموو ڕۆژێ لەبەردەمی بوەستیت خوای گەورە وای داناوە هەموو ڕۆژێ تۆ بچیتە خزمەتی داواکاری لێ بکەیت هەنگاوەکانت دیاریکەیت لێی پاڕیتەوە خۆت بناسێنی خوای گەورە دەرگای مقابلەی بۆ تۆ کردوێتەوە خوای گەورە وای کردووە هەموو ڕۆژێ تۆ مەجای بینینی ئەم خوایەت هەبێ قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ ئەم خوایەت هەبێ داواکاریەکانت بەرزکەیتەوە تو ئەو خوایە ئەگەر هەر یەکەمان لە خەوا بیبینین نا من چوومەتە لای سەرۆکێک چوومەتە لای مەلیکێک لەگەڵ یادانیشتوم مەلیکێ پێشوازی لێ کردم ئەو کەسەی کە ڕۆژێ لە ڕۆژان مەلیکێ ئەیبینێ هەتا ماوە بیری ناچێتەوە ئەڵێ قوربان من داواکاریم هەیە فەرموو چیتەوێ 1 2 3 4 ئەوێ لە جەنابەت داواکارەکانی خۆی کە ئەخاتە پێشی مەلیکیش ئەڵێ هەر خۆم و خۆ دانیشتوین پێکەوە بڵێ کەسی تر ئاگای لێمان نییە بڵێ فەرموو هەموو داواکارەکان بەجێ ئیمزای بۆ بکات و ئەمانی بۆ جێبەجێ بکەن کابرا کە خەبەری بێتەوە کەسێکەوە خەوت بوو مەلیکی چی و شتی چی و ئەم بیری کردەوە خانی بۆ ئەکڕێ و قەسری بۆ ئەکڕێ و پلە و پۆستی ئەدرێتێ و سیارەی بە هەدیە ئەدرێتێ و هەموو شتێکی بۆ ئەکرێ کەچی سەکەندەکە و هەمووی خەوە ئەم پیاوە هەموو هەوڵێکی خۆی ئەهاتە گەڕ چۆن بگا بەم مەلیکە جارێکی تر چۆن ئەمەی لە خەوا بینی بیکا بەڕاستی چۆن ئەمانەی کە ویستی بە مەلیک بڵێ جێبەجێی کا لە مێشک و لە ناخی خۆیە بەڵام بەداخەوە چۆن بگاتە مەلیک سەرەکا بە کۆشی ئەوە داوا لەوەکە ئەچێ بۆ ماڵی ئەو واستە بەوەکە بەس بیگەێنە مەلیک جارێکی تر مەلیکێک هەموو ڕۆژێ 5 جار نەخێر بە 24 سەعات دەرگای بۆ تۆ واڵایە دەرگای بۆ من و تۆ واڵایە من تۆ ئەو خوایە ئەوە بێئەدەبی قسەی لەگەڵاکەین ئەوە بە سادەی قسەی لەگەڵاکەین والله ئەچیتە بەردەمی قامی ئەچیتە بەردەم مدیر عامێک هەموو جیانتە لەرزێ دانیشی بەس داواکاریەکان بزانی چییە لە بەردەمی قازیەک و حاکمێک کابی هەموو جیانێ بەزانی قازێکاڵە چی قەراری ئێستا لە دەمی دەرەچێ بەڵام لەگەڵ خوایە الحەمدولله رب العالمین الرحمن الرحیم مالکی یوم الدین ئەمە کەی نوێژە باوکی من هەموو مەلیکێکە ئەچیتە بەردەمی یاخودە تەلەڤیزۆنا دەرەکەوێ ئەبێت تۆ جۆ بگریت و ئەو قسە بۆ بکە لە نوێژە خوای گەورە جۆ ئەگرێت تۆ قسە ئەکەیت ئەگەر ویستت خوای گەورە قسە بۆ بکە قورئان بخوێنە ئەگەر ویستت قسە بۆ خوا بکەی لەگەڵ خوای گەورە گفتوگۆکەی نوێژ بکە ئەگەر ویستت هەردووکیان بکەی لە نوێژە قورئان بخوێنە هەم قسە لەگەڵ خواکەی هەم خوای گەورە قسە لەگەڵاکە ئەمە چ نیعمەتێکە دراوە بە عەبد بۆ ئەوەنێ لەسەر شانمان قورس بێهەسین بۆ نوێژەکانمان خوای گەورە فەرمێ وئینەها لەکەبیرە ئیلا عەلە الخاشعین ئەم نوێژە گەورەیە لە کۆڵ ئینسان نابێتەوە کابرا ئەوەنێ بەلاوە قورسە نازانێ نوێژەکەی چۆن لەگەڵ کاتەوە دەباشەوە الحەمدار شەوێکی تەراویحمان ڕۆی ڕۆژێکی ڕەمەزانمان بەڕێ کرد قورسە لەسەر شانی خوای گەورە خۆیە فەرمێ وئینەها لەکەبیرە ئەم نوێژە گەورەیە قورسە سەختە بە هەموو پیاوێک ناکرێ ئازیزەکەم چەنە پێخۆشە لە کاتێکا ئیتیصال ماوەیە دووری لەگەڵ کەس و کارتا ئیتیصالەکەیت و پەیوەندیەکەیت چەنە پێخۆشە چەنە مرتاحی لە کاتێکا
کەسێکی دوور کەسێکی خۆشەویست تەلەفۆنێکت بۆکا و دەعوەتێک دەکا و پێگەیت گریمان ڕۆژە لە ڕۆژان ئەم ئیتیساڵاتی زەوی هیچی نەما ئینتەرنێت نەما ئیمەیل نەما واتساب نەما ڤایبەر نەما تەلەفۆن نەما SMS نەما هیچ نەما تەلەفۆن هەموو شەبەکات قەپات بوو چەند شپرزە ئەبین بۆ هەواڵی یەکتری دنیا چ فەوزایەکی تێکەوێ ئەگەر دنیا ئاوای لێ هات ئەگەر بێنە بەرچاوی خۆت لە یەک ڕۆژە شەبەکاتی ئیتیساڵات نەما فەوری ئیتیساڵات نەما هەمووی تەلەفۆن هەڵەگرێ ئیش ناکا هەمووی ئێوە ئیمێڵە بنێرێ ناڕوە خەد نییە ئەزان چیمان لێ دێ ئەکەوینە فەوزا و بەلبەلەوە بیرتان کردوێتەوە ڕۆژە لە ڕۆژان ئەگەر ئیتیساڵمان لەگەڵ ئاسمانە بشڕا چیمان لێ دێ ئیتیساڵمان لەگەڵ خوای گەورەیان نەما چیمان لێ دێ ئەم خوایە عەزیمە خۆشەویستەکەم بەڕاستی ئەمە ئێمە ئەیکەین ئەمە قیمەتی باوکتی نییە کە لەگەڵ یا دانیشتویت نە قیمەتی خوایەک ئەخ بە چ ڕوویەکە ئێمە دانیشین ئەڵێین التەحیات لله الصلوات الطیبات ئەمە کەی ڕووی تەحیاتە ئەمە کەی کاتی تەحیاتە سەلامی چی لە خواکەیت ئەبێ کاتێ سەلام لە خواکەی وا بزانی لە بەردەمی خوای گەورەیە وەکو عەبدێکی زەلویل بە چۆکا کەوتویت اینجا ئەڵێی التەحیات لله حاتەمی ئەسەم وتیان حاتەم تۆ چۆن نوێژەکەیت فەرمووی من لە کاتێکا نوێژەکەم سیرات ئەخەمە ژێر پێمەوە یعنی وا ئەزهەنم لەسەر سیراتم وەسداوم کەعبە خەمە بەردەم سەیرێکم ئاوا سیرات لەژێر پێمایەت بەسەر یاپەڕمەوە کەعبە لە بەردەمایە سەیرێکم ڕووی بتێکردۆکو قیبلە لای ڕاستمەوە باشت هەیە ئەیبینم تیلی چاوم ماوەتێ لای چەپمەوە جەهەنم هەیە لە پشمەوە مەلەکل مەوت وەستاوە لە ژوور سەرمەوە ئاوا حازرە بە دیارمەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەی نوێژەکەمەکە نوێژەکەم هەڵەسەنگێنێ هەموو کەلیمەیەک ئەیڵێم ئاگام لە خۆمە چی ئەڵێم هەوڵەدەم بە ئیخلاص و بە پاکی بۆ خوای گەورە نوێژەکەم بکەم ئەزانم خوای گەورە ئەم نوێژەمیان لەسەر ئەنووسیان بۆ ئەنووسیان لەسەر ئەنووسێ ئەنجا ترسم ئەوەی هەیە کەلێم وەرنەگیرێ الله حاتەمی ئەسەم ئەفەرمێت ترسم هەیە ئەم نوێژەم لێ وەرنەگیرێ ئەفەرمێت واش ئەزانم کە ئەمە ئاخر نوێژە ئەیکەم نوێژی ماڵ ئاوایی و خواحافیزیەکەم دوای ئەمە نوێژی ترم نییە خۆشەویستەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مەعیدەتان یەک لە سەرسەی تێترنجێن نانی تێکەن خوای گەورە نان و ڕۆژوو پێکەوە گرێیاوە پێکەوە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا نانیش بخۆنەوە بەڵام جوانی خۆتان لە هەموو مزگەوتێکا وەرگرن بۆیە چاکترین خواردن لە دوای ژەمەکان لە دوای نوێژەکانی فەرسە باشترین کاتی ناخواردن توب ئەڵێ ئەو کاتانەیە کە ئینسان لە نوێژیەتەوە بۆیە خوای گەورە نوێژ و ئەوەی گرێیاوە پێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەندێکتان لە نوێژەکەی هەڵەسێ لە سەعاتەی نوێژەکەی بۆ نووسراوە یەک لە سەرسەی نوێژەکەی بۆ نووسراوە بۆ چکە ئاگای لێ نییە حسابی بۆ نەکردووە خەیاڵی لای شوێنێکی ترە چەند بەلاتانەوە قورسە ئیساکە من لە خزمەت جەنابتانە دانیشتم تەلەفۆنەکەم ئەم هەموو پیاوە دانیشتووە یعنی قیمەتی ئەوەی نییە من تەلەفۆنەکە هەڵنەگرم بڵێم کاکە بۆ کاتێکی تر باشە تۆ لەگەڵ خوای گەورەیە قسە ئەکەی ئاگامە لە هەموو دەوروبەرە ئەزانی چی ئەگوزەرێ ئەزانی خەڵک باسی چی ئەکا ئەزانی چی ئەوترێ بەس ئاگامان لە نوێژ و لە خوامان نییە خۆشەویستەکەم نوێژ بۆ ئەوە دانراوە من و تۆ شەحن کاتەوە من و تۆ ئاگادار کاتەوە لەبەرەوە بێ کە چیتە نوێژەکەتەوە ئاگات لە خۆت بێ بزانی چی ئەکەی بزانی بەرامبەر چیە وەستاوی ئەم ئەرزوو ئاسمانەی کە تا ئیستاکێنە عولەمایان ئەو پەڕیان بۆ نەدۆزراوەتەوە هەتا ئیستاکێنە ئەستێرەمان هەیە بە تشتی زەو یە بۆ لای ئێمە ئێستا نەگەیشتووەتە پێمان هەموو عمری من و تۆ با و باپیر و کەس و کارمان حتانەوەکانمان تەواو بێ ئەستێرە هەیە تشتی بۆ بنێر هێشتا نایگاتێ هێشتا هەمووی ئاسمانی یەکەمە لەسەر و ئاسمانی یەکەم و ئاسمانی دووەم و سێم و چوارەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لەسەر و ئەوەوە ئاو هەیە لەسەر و ئەوەوە کورسی هەیە لەسەر و کورسیەوە عەرش هەیە هەموو ئەز و ئاسمانەکان لە چاو کورسی خوای گەورەیە کە پێکانێ خاتە سەر وەکو ئەوەیە 7 درهەمت هەڵدابێتە تاسێکەوە 7 درهەم حەد لەم پارە بێقیمەتە
کورسی لە چاو عەرشی خوای گەورەیە وەکو ئەوەیە حەڵقەیەکت لەناو بیابانێکا فڕێیا بێ. سبحان الله، تۆ بەرامبەر ئەم خالقە وەستاوی، بەرامبەر ئەم خوایە وەستاوی، چاوەڕێی ئەم مقابلەیەیت خۆ حازر کردووە، ئەڵێ الله ئەکبەر، کەوتێ الله ئەکبەر، یعنی خوایە دنیا هەمووی بە هیچ فرێممە واسم هێنا، تۆ لە هەموو شتێ گەورەتری، تۆ الله ئەکبەری. نابێ بزانی ئەڵێ چی، نابێ بزانی باسی چی ئەەکەی لەگەڵ خوای گەورەیە، نابێ هەموو گیانت بلەرزێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ یەکەم شتێک لە ناو موسڵمانانە هەڵ ئەگیرێ خشوع و ترسە لە نوێژە، ترس نامێنێ. فەرمێ چی لەناو یەک مزگەوتەوە کەس ترسی نییە، هەر کابرا دەستی کردو ئاوە ئامین. ئەمە هەموو نوێژەکەی ئێمەیە. ئاخر شت لە ناومانە هەڵ ئەگیرێ نوێژە، یەکەم شت کە هەڵگیراوە ئەو خشوعە لە نوێژە. عەبدوڵای کوڕی مەسعودە فەرمێ 4 ساڵ بەسەرمانە تێپەڕی. خوای گەورە فەرمی ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشع قلوبهم لذکر الله. کاتی ئەوە نەهاتووە موسڵمانەکان دڵیان بلەرزێ لە ترسی خوا. 4 ساڵ خوای گەورە داوای لێکردن کە نوێژەکانە چۆن بن. کابرایەکە فەرمێ چوون بە ماڵی عایشە، ویستم سەردانێکی کەم، ویستم لە ماڵەوە بیبینم. نوێژی سوحایە کرد، فەرمێ دەستی گرتە بوو، دوای فاتحەی فەرموو فەمەن الله عەلەینا ووەقانا عەذاب السەموم. وتم دەی ئەچێتە ڕکوع، فەرمی فەمەن الله عەلەینا ووەقانا عەذاب السەموم. ئەفەرمی هەر وتیەوە، وتم ئەچمە دەرەوە بازارێکم کرد و بازارەکەم تەواو کرد و هاتمەوە عایشە نوێژە کردەی فەرموو فمن الله علينا ووقانا عذاب السموم. خوای گەورە منەتی کرد بەسەرمانە لە ئاگری جەهەنەم ڕزگاری کردی. ئەم پیاوانە چۆن لەم نوێژانە تێگەیشت بوون، ئەم ژنانە چۆن لەم نوێژانە تێگەیشت بوون. تێرە مامەستا وەسعی سەلەف لەگەڵ قورئانە چۆن بوو؟ وتی وەڵا کوڕم عەینەن وەسعی ئێمە لەگەڵ مۆبایلەکانمانە. ئێمە چەند ئەگر و پابەندی مۆبایلەکانمانی، ئەوانش ئەوەنە پابەندی نوێژ و عیبادەت و قورئان خوێندنەکانیان بوون. هەیز ئەەکەم ئەمەی من و تۆ ئەیکەین وەڵڵا بەبیللا بەتیللا نوێژ نییە. وەڵڵا ئەگەر وا لە نوێژ حاڵی بووین بەخوا غەڵەت حاڵی بووین. لەوانەیە برایە بڵێ کاکە من ماوەستا من تێی ناگەم وەکو خەڵکێ تێیەگە. هەیز ئەەکەم تێمەگە، بەس بزانە لە بەردەمی چێ ئاوەستاوی، بزانە چێ تەحەکومت بەسەراکە. وەڵڵا خوایە نەبێ سۆدیۆم و کالیسیۆمەکەی و پۆتاسیۆمەکە و کلۆرەکەی لەشت بۆ ڕێخا، وەڵڵا بە هەرچی دکتۆری دنیای ڕاست نابیتەوە، بەخوا لە ئەرزەکە ڕاست نابیتەوە، وەڵڵا دەقەیە ژیانی من و تۆ ناڕوە، من و تۆ بەخوا ئەچین بەڕێوە، بە نیعمەتێکی خوایی ئەچین بەڕێوە. مەفروزە هەموو گیانمان بلەرزێ کە ئەچینە بەردەستی خوای گەورە. ئیمامی عەلی کە ئەچۆ نوێژ هەموو گیانی لەرزا، ئەیان فەرموو بۆچی ئەلەرزی؟ ئەی فەرموو ئەزانم بۆ لای چی ئەچم لە بەردەمی چی ئاوەستم؟ ئەزانن بەس ئەمەمان تیابێ کافیە لە ئێمەیە. زۆر بەداخەوە ئایز دەکەم، یعنی ئێمە لە مۆزوعی نوێژە کە ئەچینە نوێژەوە، کە ئەچینە تەراویحەوە 5 فەرز، ئەم 5 فەرزەدانراوە بۆ نیعمەتێ بۆ من و تۆ کە من 5 جار لە دەرگای خوای گەورە بم بڵێم ئیشم هەیە، بڵێم فەرموو چێ بەس خۆم بۆ خۆت خوایە بەسە چاو، بەس خۆم بۆ خۆت. ئەن لەمە زیاترە تۆ چی بکە خوای گەورە لێت؟ پێغەمبەرێکی بۆ ئاسمان بەرز کردەوە لە میعراجە، ئێستا تۆ لە ئەرزا میعراجەکەی بەرزە بیتەوە، ڕۆحە بەرزە بێتەوە، ئەتوێ بەرز بیتەوە، ئەتوێ گەورە بی، دەی فەرموو حەیە عەلە الصەلا، فەرموو وەرن بۆ نوێژ، نا حەیە عەلە الفەلاح، فەرموو ڕاکەن بۆ نوێژ، ڕاکەن بۆ سەربەرزی، ڕاکەن بۆ سەرکەوتن. سەرکەوتن لەمەدایە ئازیزەکەم، لە مەتارەکانە بینیوتانە کاتێک کە خەڵکە چێ بۆ مەتار، بینیوتانە لە مەتارە ئەڵێ النداء الثاني، النداء الثاني بانگەوازی دووەم، تیارەی ڕقم ئەوە کە ئەچێ بۆ سلێمانی ئەفڕێ، هەر کەسێک سەرنشینی ئەو تیارەیە بە زووترین بکات بگاتە بەوابە و بگاتە گەیتی خۆی ئەژنا بەجێڵێ. حەی عەلە الفەلاح، ڕاکەن بۆ نوێژ، ڕاکەن فریای تیارەکە کۆن بەرز ببنەوە،
ناچن بۆ معراج بەرز نابنەوە بەلای خوا فەرموودە سەرکەون. ندائی دووەم حەیە عەلە الفەلاح، بانگتان ناکەمەوە ڕاکەن فریاکەون بەجێتان هێڵێ، جەماعەتەکە بەجێتان هێڵێ، نوێژەکە بەجێتان هێڵێ. دوایی کە قامەت دەکرێ ئینجا ئەڵێ حەیە عەلە الصەلاة حەیە عەلە الفەلاح النداء الأخير. بانگەوازی ئەخیر بۆ سەرنشینان بۆ ئەوانەی کە یانی نوێژ بکەن. ئەمە نوێژ خۆشەویستەکەم خۆی گەورە فەرمێ قەد ئەفلەح المؤمنون، چێ سەرفراز بوو؟ خۆی گەورە فەرمێ حەیە عەلە الفەلاح، وەرە بۆ سەرفرازی و سەرکەوتووی، جا فەرمێ قەد ئەفلەح المؤمنون. مسلمانەکان سەرکەوتوو بوون. مسلمانەکان سەرکەوتون کام مسلمانانە؟ الذين هم في صلاتهم خاشعون. الله ئەو مسلمانانەی کە لە نوێژەکانیان ناخشوعیان هەیە، مێشکی ئەڕوا و خەیاڵات ئەیباتەوە ئەیهێنێتەوە تایم، ئەڕوا و یێتەوە، ئەڕوا و یێتەوە زەرخەت، ئاڵەن شەبەکەی زەعیفە. ئەمە ئەو مسلمانەیە کە ئێمە ئەمانەوێت لە تایمەکەیە بوەستێ بڵێ وەڵا شەبەکەم فولە لە کاتێک چۆن نوێژەوە، بزانێت چی ئەکا، بزانێت چی ئەڵێ، بزانێت چۆن وەستاوە. الحمد لله رب العالمين. الله الرحمن الرحيم مالك چەند خۆشە کەلیماتەکان دانە بەدانە لەگەڵ یابی. اهدنا الصراط المستقيم صراطی کامانە صراط الذين أنعمت عليهم. دوای تەنوێ ئێکی پێداوی نوێژ نایڵێ هەروە بەسەرتەوە بچێ، ناوێ هەروە بڕۆیت. فاتحە بخوێنە هەموو ڕۆژێ، دوای سوورەتێکی تر بەدڵی خۆت کە دڵە ئەیگرێ ئەوە بخوێنە، بە پیوە بۆستە دابەزە، سوجدە بەرە، ڕکوع بەرە، سەلام بەرەوە، تەحیات بخوێنە. خۆشەویستەکەم هیچ ئومەتێک نەبووە لەسەر زەویە، هەتا ئیستاکەنش هیچ ئومەتێک نییە نوێژی نەبێ، هەرچی ئومەتەکانی نوێژیان هەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. چۆن بە ڕۆژوو ئەبیت ئەبێ ئاوانێش بی. ئەکرێ من بە ڕۆژوو بم لە بەیانیەوە هەتا ئێوارە ئاگام لە خۆم نەبێ و مەشغوڵ بووم و بخەوم و ئێوارە هەستم ئەو بانگی فەرموو ئەرە وەڵا الحەمدولله ڕۆژەکە بشکێن، ڕۆژەکە قبوڵیان نا، قبوڵیان نا، قبوڵە. ئەکرێ لەژێر بەنجا بیت لە بەیانیەوە هەتا وەکو ئێوارە ئاگاو لە خۆن نەبێ، ئێوارە بە ڕۆژوو بی بە شەرتێ مغەزی و نێنێ، بە ڕۆژوی تۆ بە شەرتێ نێتیە نابێت. کاتە ڕۆژەکە قبوڵە، بێ ئاگاش بێر قبوڵە، بەڵام نوێژەکەت بێ ئاگابوونی قبوڵیان ئاتان لێ بێ. بەقەدەر ئەو نەو بۆ ئەنووسرێ لە نوێژەکەیان کەلەی بە ئاگا بوویت. شام لە تەکان بە تەڵبەکانی ئێمە ئێستا قبوڵەکە 30 بینێ لە 100 کامی قبوڵەکە، 40 بینێ، 50 بینێ، قبوڵ نییە. ئەلەما وەستا من دەرناچم، نوێژەکانی ئێمە بەشی دەرچوونمان ناکە حەزەکەم بزانین. نوێژەکانی ئێمە نوێژی غەفڵەیە، نوێژی بێئاگاییە. ئەلو چاکی باشی الحەمدولله سەلام بخۆ، ماڵم ناچۆن شکول باش لەخوا بزێ الحەمدولله، ئێوە چۆن تخوا باشن شکۆ الحەمدولله، ئەی سەحەتە باشن شکۆ تا دروستی لەخوا بزێ باش الحەمدولله. ئەی تخوا چۆنی تخوا ئەی سەحەتە چۆنیت؟ خەڵکە زانێ ئەمە مجاملەیەکی بێتامە مەیکە. تو ئاگا لە قسەکانی خۆ نییە، هەر فێر بێ چۆنی باشی الحەمدولله سەلامەت بێ خوا لەخوا بزێ باش الحەمدولله، مناڵەکان چۆن باشن. بەدڵ بیڵێ با بەدڵێ وەرگرم. ئێمە لەگەڵ خوای گەورەی ئاوا قساکەین، لەگەڵ خوای گەورەی ئاوا گفتوگۆکەین. ئەبوو عەبدوڵڵای بەناچیە فەرمێ جارێکیان چین بۆ سیریەک بۆ دەرەوە بۆ جیهاد، فەرمێ لە ڕێگا نوێژمانە کرد. النەفیر النەفیر فریاکەون دوژمنیای بەسەرمانە. فەرمێ هەمووی بەپەلە نوێژی تاو کرد و نوێژی بڕی و چەکی هەڵگرت. ئەبوو عەبدوڵڵا لە شوێنی خۆی نەبزووە نوێژی خۆیە کرد، ئەو مێشێ میوانی نییە. دوای کەسی لە سەلامی یایەوە هەموو شتێ تەواو بوو، وتیان قسەیەکە پێ بڵێن پێ ناخۆش نییە، وتینە وەڵا تێزان تۆ جاسووسی لەناومانە،
تی بۆچی جاسووسم وتی یعنی ئاگا و لەو پێ لەو بەردەیە نەبوو دوژمن نزیک ببەوە هاوارمان لێ هەستاوتمان ئەنەفیر وتی وەڵڵاهی خەڵک لەگەڵ خوایە قسە بکە ئاگای لە قسەی خەڵک نییە بەخوا ئاگام لێتان نەبوو. سبحان الله، خەڵک لەگەڵ خوایە قسە بکە ئاگای لە قسەی بەندەی خوا نییە، تۆ لەگەڵ خوایە قسە ئاکەیت. ئێمە نوێژەکەین ئاتخوا و خبارەت چی بوو؟ سەوتی بنێ کابرا نوێژەکە کاڵا سەوت بمە تەلەڤیزیۆنەکە بۆی ئاگای لێ بێ بزانێ ئەخبارەکەشی لە کیز نەچێ، بزانێ چییە گوزەرێ لە ماڵەوە، ڕووی بکەنە شوێنێ بۆی کە چاوی لە شتەکانیش بێ. ئەگەر نوێژ وا تێگەیشتوین ئەمە نوێژ نییە. خۆی گەورە بۆ موسا فەرمێ یا موسا إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني. أي موسى من خوام كما دام خوام واجبات لسرداري. إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني وأقم الصلاة لذكري. نشبك بويادي من كل شو سلامي تويش أخوات دبينك وتو بخاتي خوا أي تولي شو بويت أي تشحني تشيو كردوا تو همون رجع شحنة بيتوا بچي شحنة بيتوا بنيو جكان ما وصبون شحنة بلا شحنة شون شحنة أهلا بعني أنا خلاصيت هيك كشيء الدنيا دنياكي صاف وخوش دور كات نوشكي دور كاتش سنتك بو يشتا هيج نبو دنيا يشتا زوزا وكيشو يشتا دنيا تاريك كأكوين مع جيان وراك وكيش مكيش مو بازارو بقرآن أو نمبيا والله زرركاتو بخوانا بيتو بيقلو بريميا جاني ورا چوار كان نشكو چيكي ورا شحن بروا حلوة داني شيروا نا أبي شحن بيتو تو شحن بينا ما لبسك شحن تيانا يشتو حيش إيمان وشتكان هم يزدابزيو لبازارا إيش أكيد لدايريد لمكتبي لزانكويت شحنتي يعني كري منو شحن برو چند ركات شحنكي چوار كات نوجين يورو بلام چوار ركاتي سنة لبيشيوا دور ركاتي سنة لدوايوا يعني چند يعني در كات نش شحن بينا ما ابي فول شحني كيت بو چك تولا بيانيه حتى وكون يورو نيجي نكردو اگر زو حاجه سنة كتبه أي دوايوا ها شحنك دابز زوزو شحنك دابز يتوا لسر قالي جياني أبي زوتو بشي شحن ورقيتو يكسر أصل ولا نيوجاكوبك نزيكتر بولن يوروها بيعني نيورو فرقان زور بونيا أي سن يورو أصل فرقان شيا بوبنيوا كم بو إنجا أسريش بو شو درتي ورا كي مغربة طاب ونجي كتركه ورا شحن بلو شيطان خولياته أقعد لخوت بباوكي من كاتكي چنا كاتكي 2 ساعات بو بيني عصر المغرب 2 ساعات ونيبو نيجي مغرب ممكن الحمد لله طاو نكون بو نيجي كان يتنيجي تناكم نا 1 ساعة يتر ورنيجي عشاك أي كيس راحة كم تشوف خاو دواي بيوتي نيجي خوتن يعني دواي نيجي جوجل بروب خاو بس دواي هسه بوشو نيجي قال لي بي شكت يا أكيد أم نيجانا شحن أم نيجانا دان راو بمنو تو رصيد رايك يشيد بيد ناميني سيري لبيانيو بخاوي أي قرية يوارد شن بلا بيني مغرب وعشاء وايل يدي 1 ساعة فرقة 1 ساعة ودقيقة فرقة بو أوي كاسكي أم نيجا زور كورية وإنها لكبيرة إلا على الخاشعين والله خوش يستقمك أم نيجانا بطليكي خوش ونكين بروحيتك ثابته ونكين وكو تابعين نيكين حبيبة فرمي حبيبي كوريا بثابت فرمي كان يوجي كرت رفيقي كاني عليه السيد معنا كرت والله وما نزاني مردوه ناجو لايوه لأن يوجي كي ناجو لايوه حسب ما بينا أكد كأما إنسان وبشر أجوله بلا خوشي يستكانم رب صائم
ليس له إلا الجوع والعطش زور وجوجرها إلا برسيتي تونيتيجي ومنتو أي رب قائم زور كسي تراويحك ليس له إلا السهر هيجي ونا منتو إلا شو نخونين به الله خوش يستكمل أشيت قيامته أشيت قيامته ضل بشي خوشة ضل بو خوشة كا نيوجه هيا هر كوفاتي كرت نيوجه لا يسرته ولا قبركت نيوجم هي نيوجم كردو الحمد نيوج كدرجة كان أبوينا ودرجة كان نيوج إنا لله وإنا إليه راجعون حجي بشي درشوناكا لقيامتها يكم شد كي بيني تو نيجا كسيدة كيت الله ضيعك الله كما ضيعتني خواب لنا وبلوك شو من لنا وبا بويا خوش ويستكم أبي نيش بمعنى كلمة صلة بيلك الخوايا بمعنى كلمة نيروجي بيلك الخواي قوريا بريكي تازه البيتو لك الخواي قوريا خواي قوري درقايك بوالاكا ببي عريزة ببي واسطة أشيت لاي أشيت خزمتي داواي لي أكيد تو لما زياتر أتبي تشيد بي أتبي تشيد يعني تشيد دسكي لما زياتر شو زاني عرق بشي حرام كلام مرحلة دومي عرق حرام كردن يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة إيه بارك وأنتم سكارى تخني نيج نكون لكاتك ايوه تشين بروجون ونيا شي سرخوشن ايه تخني نيج نكون لكاتك ايوه سرخوشن بو علتكي بله جان بارك الله فيك عقلي لا يخوي نامني كم بيبلن حتى تعلموا ما تقولون يعني شي ما وصل جان او برجواني بردمي يعني بو أوي بزان شيء الله إنك الخوايا وايا يعني عراق لمرحلة دوميا بويا حرام كراوا بو أوي كبزانين شيء الله إنك الخوايا جوريا جولا خوهم كاسة بيوم ما سرخوشي أنا والله ببي عراق حمي سرخوشة حكي نازني بس شيء كارك الخوايا شيء الله خوي برافع مي عراق تان نسر حرام كراوا بو أوي كبزان شيء ألين لك الخوايا أفرمي شيء بيغمبري خاصة أفرمي إذا نعس أحدكم في الصلاة فلينم حتى يعلم ما يقول أو كما قال صلى الله عليه وسلم أفرمي أقريك يكتان نيوجيكر شو نيوجيكر شاوي خوالوبو بيتاقدبو خو أي بردوا باتشي بكا بخويان نيوش بكا كامل خيرتره نيوجيان خو نيوش خيريان او شي بو بجوانا نيوش خيريان خو اي ما وصلنا فرمي الصلاة خير من النوم كامل خيره نيوش خيريان خو يكي استجاب باتو اسب بله آفرين حاجي جان دم خوش لو يا خو بو چکە تۆ خەو ئەو باتەوە ئاگات نوێژەکەت نییە مەڵێ 12 ڕکاتم کرد و 24م کرد چۆ بخەوە چکە من نوێژ نییە تۆیکی بخەو ئەگەر توانی هەستەرە کەواتە حکمەتی نوێژ بوو بە ئاگابوون لە نوێژ نەک هەروتنەوەی مادەکان بەبە جوانەکە تۆ نوێژ دەزانی ئەزانی نوێژم بۆ بڵێ ئەلیسیا دی بزانم ئەوی نازانی خۆزگای مەژە تۆ نەمانزانی ئێمە مشکلێوێ ئەیزانین بەس نازانین چۆن ئەیڵین نازانین چۆن پیادەیەکەین نازانین چۆن بەراوردێکین نازانین چۆن تەسلیمی خوای گەورەیەکەین ئەخر خۆشەویستەکەم ئەمە تۆ تەسلیمی خوایەکەی ئەمە هەروە بە ئاسانی قبوڵ نییە کەسێ ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە تۆ تازە گردنی خۆ سەری خۆ تەسلیمی خوا کردووە قول و بەندە و غولام و خادم و دەرگانی بەردەرگای
نەجاشی و توبع و هێرقل عەزیزی میسر و خاقانە کەسێ جێ هەڵتروشکانێکی لەو بەرقا پێدەستکە و بە عاری دێ بڵێ ئەم جێیە وەک تەختی سولەیمانە. الله ئەوەی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە. تۆ تازە سەر خستۆتە قاسەوە تەسلیمی خوات کردووە خەمت نەبێ نوێژی بانی بە جەماعەت کرد بڵێ فەهوە فی ذیمەتی الله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ تازە لە زیمەی خوای هیچی بۆ نابێ مەترسە تەسلیمی خوا بووی سەرێ دانا لە بەرقاپێکەیە سەرێ دانا لە بەردەمیە. اینجا فەرمێ چی قوڵ و بەندە و غولام و خادمی دەرگانی بەردەرگای نەجاشی و توبع و هێرقل عەزیزی میسر و خاقانە ئەوەی جێ هەڵتروشکانێکی لەو بەرقا پێدەستکە و الله زان جێ هەڵتروشکان چۆنە؟ ئینسان جی نابێتەوە چێتە شوێنێکەوە ئەوە جی خۆی کوشکە ئەکا خۆی ئەتروشکێنێ بەس بۆی جی بێتەوە لە سووجێکا لە کونجێکا فەرمێ ئەوی جێ هەڵتروشکانێکی لەو بەرقا پێدەستکە و بە عاری دێ بڵێن ئەم جێیە وەک تەختی سولەیمانە. ئەوی کونجێکی مزگەوت و تەراویحی دەستگەوت یەکێ بڵێ ماشەڵڵا لەو شوێنەی کە لێی دانیشیت و ترنجاوی تایە و خۆ کوشکە کردوتیایە بەخوا ئەڵێ عەرشەکەی سولەیمانت هەیە بە عاری دێ بڵێن ئەم تەختە وەک تەختی سولەیمانە. پێی عەیبە پێی بڵێن تۆ لەسەر عەرشی سولەیمان دانیشتوی کە ئەو هەموو شتەی لەبەردەسا بووە تۆ لە بەردەمی خوایە دانیشتویت. بۆیە خۆشەویستەکەم پیاوی چابن دەستی من و دامێنی ئێوە خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا استعینوا بالصبر والچی إذا فزعه شيء أفزع إلى الصلاة. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی بۆ بهاتایە پەنایە برد بە نوێژ ڕایە کرد بۆ نوێژ بۆیە ئەو نەدڵی بە نوێژ خۆش بوو ئەی فەرموو ئەریحنا بها یا بلال. الله يا ليتني كنت معكم فأفوز فوزا عظيما. أي فرمو أي بلال بنيش دلمان خوشك يقول ما المكرو أي بلال بنيش دلكان ما خوشك آسو دمك يعني صحابك لنواجهات ندروا إنساني كي تربون بياوي كي تربون إيماني كي تربون بويا هستيان بكات نأكل لنواجه پیاوێکە لەگەڵ سوفیانی سەوریان نوێژم کرد چوون بۆ حەج دوای نوێژی مەغریب سەرێکی خستە سوزدە هەتا بانگی عیشایدا بەرزی نەکردەوە. هەموو چێژێ بووم پیاوانە لە نوێژ کردویانە چ نیعمەتێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ أحبب إلي من دنياكم الطيب والنساء وجعلت قرة عيني في الصلاة. بالبلەی چاوم کراوەتە نوێژەوە بیلبیلەی چاوی ئێمە مناڵەکانمانن بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بیلبیلەی چاوی ئێمە نوێژەکانمان. بەس توخوا من تەکلیفێکم هەیە ئەوەی دڵە لای مناڵێکتە لە ڕۆژێکە ئەوەی خەیاڵ لای مناڵێکتە لە ڕۆژێکە ئەوەی خزمەتی مناڵێک دەکەی لە ڕۆژێکە کە بیلبیلەی چاوتە با بیلبیلەی چاوەکەی تۆ بیلبیلەی چاوەکەی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم ئەو نەش ئاگات لە نوێژەکە بێ ئەو نەش بەداڵغەی نوێژەکەتەوە بە ئەو نەش بە خەیاڵی نوێژەکەتەوە بە کە چووی بۆ نوێژ بە حوبەوە بچووە بە خۆشەوی بڵێ سەچم خۆشەویستێکی خۆمە بینم مقابلەی خۆشەویستێکی خۆمەکەم قسە لەگەڵ خۆشەویستێکی خۆمەکەم داواکاری لە خۆشەویستێک و لە عەزیمێکی خۆمەکەم. ئەم هەموو مامەحەی و ماستاوکردنە بۆ مەسئولێکی ئەکەین لە ئەخیرا ئەچینە بەردەسی لە یەک ژیانمانە یەک جا ئیشمان تێیەکەوێ ئەڵێ وەڵا عەریزەیەکم بۆ بەرز کردەوە با بزانم چیم پێیەکرێ عەریزەیەکی بۆ بەرز دەکەیتەوە ئەڵێ وەڵڵاهی ئەوە داوای لێ ببنە کە ئەوەی خساسی منێ بەخۆ لای کاک فڵان کەسە بەس وەرەقەیەکە بۆ نووسم بۆ لای کاک فڵان کەس بۆی یارمەتی بە وەرەقەیەکی بۆ نووسم بە کاک فڵان کەس ئەڵێ بە پێی یاسا مامەڵەی لەگەڵا بکەن جاگە بە پێی یاسای من تۆ بۆچی یاسا بۆ خۆیان ڕۆ داوا لە خواکەیت کامی خوای گەورە فەرمی خساسی من نییە کامی ئەڵێ بە من ناکرد یادی بزانم داوای چی لێک إنما أمره بين الكافي كن بلبا تمام أتواني أم دعواي بكي لخوا بلا خوشويستكم
بەڵێ بەڕێزەکانم هیوادارم ئینشاءالله لەموو دووە نوێژەکانمان ئاوا بێ کاتەکانمان ئاوا بێ وەکو سەحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نوێژەکانیان نابوون وەکو پیاوانی پێش ئێمە دڵیان بە نوێژەکانی خۆیان خۆش بووە ئەمبەسی کوڕی عەمبا لە ئەخیرا فەرمێ کاتێک کە نوێژێ کرد تەیر و توار بەسەر شان و سەر و ملی و پشتیەوە نیشتنەوە الله ئاوا جێگی دەبوو بەرامبەر بە خوای گەورە تەیر لەسەر شانی لەسەر پشتی نەئەجوڵا وایان نزانی دارە ئەکرێ نوێژەکانی ئێمەش وا بێ لەمە دووە ئەکرێ لەمە دووە بەم ڕۆحیەتەوە بەرامبەر بە خوای گەورە بوەستین ئەکرێ نوێژەکانمان شەحنکەرەوەکانمان بێ ئەکرێ لە نوێژەکانمان بزانین بەرامبەر چێ وەستاوین و بەرامبەر چێ ئەڵین چی کەلیمەکانمان معنای چییە وەستانەکانمان معنای چییە ڕکوع و سوجودەکانمان معنای چییە لە ئەخیرا خۆشەویستەکانم هیچ ناڵێم قسە بۆ ئێوە بەجێڵم چەند کەس پێی وایە تا ئێستا حەقی نوێژمان نەداوە بارك الله چەند کەس ئەم محازەرە وای لەیەکا خۆی چاپکە زنجیرە وتاری ئەم ڕەمەزانشمان لە هەر شوێنێکی ئەم کوردستانە شیرینیا بێ ئینشاءالله هەر لەسەر نوێژە ئەمە بەشی یەکەمە چەند کەس ئامادەیە لەمە دوا خۆی چاکە لەکەیەوە لە مەغریبەوە ئینشاءالله سبحانك اللهم ربنا وبحمدك لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين